بیرکاری پۆلی 11 زانستی کتێبی خوێندکار لاپەڕە 190. لەوانەی ڕابردوو باسی ئەو لاپەڕەیەم کرد هەتا گەیشتمە پرسیاری 29. بەڵام ئێستا بە پرسیاری 30 دەست پێ دەکەم، چونکە حەز دەکەم پرسیاری 30 ئاسانترە لە 29 پاشان دێمە لای پرسیاری 29 و 31. کەواتە ئێستا بە پرسیاری ژمارە 30 دەست پێ دەکەم. نووسرایە سفرەکانی نەخشەکە ببینەوە، دەبووە نووسرا بە جێگەی سفرەکان ببینەوە، چونکە سفرەکان ببینەوە ئەوەی ڕاستی بی زۆر مانای نییە. لێرە ئەمن دەبی لای چەپی هاوکێشەکە واتە f(x) یان f(x) بیکەمە سفر واتە y سفرە. ئایا کە y سفر بوو ئێکسەکان چەندن؟ ئەمن ئێستا دەبی بگەڕێم ئەو هاوکێشەیەشی کارکەم هەتا ئێکسەکان ببینمەوە کە دوو دانەیە، واتە ڕێگەکان ببینمەوە ڕێگی ئەو هاوکێشە کە دوو دانەیە لە بە چ دوو دانەیە، چونکە x توان دووە. ئێستا دەچم ئێکسەکان دەبینمەوە. هاوکێشەکەم وەکو گوتم دەیکەمە سفر، لایەکی سفرە، y دەبیتە سفر یان f(x) سفرە. ئێستا ئەمن لێرە تەمەشای ئێرە دەکەم، دەبی ئێرەشی کارکەم لای چەپ، بگومە هیچ کێشە نیە ئەگەر سفرەکە لە لای ڕاست بوو یان لە لای چەپ بوو. ئێستا ئەمن سفرەکەم لە لای ڕاستە، کەواتە لای چەپشی کار دەکەم، دەبی ئێرە بکەمە چ بیکەمە دوو جایەکی تەواو. دوو جای تەواو مانای چییە؟ واتە ئەمن 3 ڕادەم هەیە، 1 2 3. دوو جای تەواو دەبی هەمیشە بینم تەمەشای ئەو ژمارەیە لکاوە بە x تەمەشایەکی بکەم، نەک ئێرە نەک ئێرە، تەمەشای ئەو ژمارەی لکاوە بە x کە لێرە 4. بێگومان هیچ کێشە نییە ئەگەر تەماشای هێمایەکەی بکەم یان نەکەم، چونکە دەبیتە دوو جا، کەواتە کەمبی کۆبی کێشە نییە، کەواتە تەنیا تەمەشای ژمارەکەی دەکەم کە 4 دەیهینم هەمیشە دابەشی دووی دەکەم. هەرچەند بوو ژمارەکە 1 بوو، 2 بوو، 3 بوو، 1000 بوو، کەم 2 بوو، هەر دابەشی دووی دەکرێت. ئەوە ڕێسایە کە دابەشی دووم کرد دەردەچی 2. ئەو ژمارەی دەردەچی هەمیشە توانی 2 لۆ دادەنێم. لێرە بووە 2 توان 2 واتە بووە 4. ئەمن واتە لێرە پێویستم بە ژمارە 4 نەک بە 8. 8م هەیە بەڵام تەنیا پێویستم بە 4، کەواتە 4 دەهێڵمەوە لەو بەرەی، ئەو 4ی دەمینێتەوە لە 8ەکەی دەیبەمە لای دەستی ڕاست. ئەوەیە کە پێی دەڕێن ناوی دوو جای تەواو. کە ژمارەکەی خۆم زانی 2 توانی 2 دەکەم، واتە ژمارە 4م پێویستە، واتە ئەو ژمارەیە هەروەکو خۆی دەنووسمەوە، ئەو ژمارەیە هەروەکو خۆی، بەڵام ئێرە تەنیا 4ی دەنووسم. ئەو 4ش دەنووسم 2 توان 2 زۆر ئاسانترە لۆ من. یەکسەر دەبینم ئێستا دوو جایەکی تەواوم هەیە، لە لایەکەی دیش ئەو 4ی کە مابەوە بردمە لایەکەی دی بووە کەم 4. ئێستا کە تەمەشای ئێرە دەکەم دوو جای تەواوە، یەکسەر دوو کەوانەی دەنووسم، ئەو جا ئیدی تەمەشای ئێرە ناکەم، کارم پێی نییە. تەمەشای ئێرە دەکەم، دوو دانە ئێکسم هەیە، تەنیا یەکەچیان دەنووسم. لێرەش دوو دانە دووم هەیە، تەنیا یەکەچیان دەنووسم لە ناو کەوانەکەی. ئەو جا کەوانەکەم هەموو توانی 2 دەکەم. ئەوە زۆر باشە. لێرەش ئەوەی ڕاستی بە دەمتوانی دیسان ئەو 4ی توانی 2 بکەم، وەکو توان 2 بنووسم کە ڕەنگە ئاسانتریش بی. ئەوها دەنووسم 2 توان 2. ئێستا کە هەرمویان توان 2نە زۆر باشە، ڕەگی دوو جا وەردەگرم لۆ هەردوو لا، ڕەگی دوو جا. کە ڕەگی دوو جا وەردەگرم، ئەو دووە و ئەو ڕەگە هەمووی دەڕۆن
تەنیا ئەو ژمارە دەمینێتەوە. ئەو ژمارەیە کەوانەی بنووسم نەنووسم کێشە نیە، دەتوانم بنووسم دەتوانم نەنووسم. لەلایەکەی دیش کە ڕێگی دووجا وەردەگرم چ دەمینێتەوە؟ دەمینێتەوە لێرە دیسان کردیتمەوە 4 چونکە من تازە گۆڕیم، بەڵام دەتوانم بیگۆڕمەوە بیکەمە 2 توان 2 لە هەمووی ئاسانترە. 2 توان 2 ئەوها ئاسانترە. 2 توان 2 ئەو کەمەم چ لێ کرد؟ ئەو کەمەم بە تەنێ نووسی لێرە وەکو ئەوەی وایە کەمیەک بی. بێگومان لە کاتی وەرگرتنی ڕەگ هەمیشە کەم و کۆی دەبی بنووسم. کەم و کۆش دەنووسم لە کاتی وەرگرتنی ڕەگ. ئەوجا ئێستا دەبوایە لێرەش یەکسەر بنووسم ڕەگی 2 توان 2 بێگومان دەکاتە ئەو دووە دەڕوا لەگەڵ ئەو دووەی ئێرە دەبیتە تەنیا 2 دەمینێتەوە. تەنیا ئەو دووە دەمینێتەوە و ئەو ژمارەیەش کەمیەک لەژێر ڕەگی دووجا ژمارەی خەیالیە، ئیماجینەریە، لە جیاتی ژمارەکەی PTI دادەنێ. ئێستا وەکو تەمەشا دەکەین زۆر ئاسان بوو، نزیکەی گەیشتمە شیکاری هاوکێشەکە. یەک هەنگاو مایە و شیکارەکە تەواوبی. ئەو هەنگاویش چییە؟ ئەو کۆدووەی دەبەمە لای ڕاست. کە دەیبەمە لای ڕاست یەکسان دەبی بە کەم 2 ژمارەکەی دیش هەروەکو خۆی دەمینێتەوە. ئێستا ئەمن هەردوو ڕەگی هاوکێشەکەم دیتەوە، ڕەگەچیان کەم 2 کۆ 2i، ڕەگەکەی دی کەم 2 کەم 2 ئیماجینەری. ئەگەر بمەوێ دەنووسم x1 و x2 ئەوها لێرە x1 و x2. ئەگەرنا ئەوە هەموو کەس تێدەگا کە 2 ڕەگم هەیە. ئەوە هاوکێشەکە شیکار کرا، 2 ڕەگم دیتەوە بە شێوەیەکی زۆر ئاسان. ئێستا بچمە لای پرسیاری ژمارە 29 بزانم لە چێ شیکارم کردیە. ڕەنگە لێرە پرسیاری 29. پرسیاری 29 ئەوها نووسرایە 4x توان 2 کەم 3x کۆیەک، ئەو لایەش دەکەمە 0 هاوکێشەکەی شیکار دەکەم. بەڵام شیکاری ئەو هاوکێشانە هەمیشە دەبی هیچ ژمارەک نەلکابی بە x توان 2 تەنیا یەک، تەنیا ژمارەیە، کاتە دەبی ئەمن هەموو هاوکێشەکەی دابەشی 4 کەم هەتا ئێرە ببی بە یەک، چونکە زۆر گرنگە. کاتە هەموو ژمارەکەی وەکو دەبینن هەموو هاوکێشەکەی دابەشی 4 دەکەم. لێرە چونکە 4 هەبوو کە دابەشی 4 دەکەم دەبیتە یەک. لێرە 3 هەیە کەم 3 دابەشی 4. ئەوها لەو لایەکە دیش یەک هەیە، یەکیش دابەشی 4 دەکەم. ئەوجا ئێستا دەچم ئێرە دەبی بکەمە دووجایەکی تەواو. دووجای تەواو کوو بەدەستم دێ، دەچم تەمەشای ئەو ژمارەی دەکەم کە لکاوە، کە ئاوەڵ کۆڵکەی ئەکسە 3/4 3/4ەکەی دەینم هەمیشە دابەشی 2 دەکەم. گوتمان ژمارەکەی دابەشی 2 دەکەم. لە کاتی هەبوونی کرد کە ژمارەکە دابەشی 2 دەکرێت، دووەکە دەکەویتە ژێرە وەکو ئەوەی وایە ژێرەکەی لێک دەدەم لەگەڵ 2، واتە ژمارەکە دەبیتە 3/8. ئەوجا ژمارەکە 3/8ەکەی دووجایەکەی وەردەگرم. دووجا هەموو ژمارەکە دووجا. ئەو ژمارەم پێویستە ئەمن، واتە ئەمن ئەوەم هەمووی پێویست نییە، تەنیا 3/8 دووجام پێویستە. کەواتە 3/8 دووجای زیاد دەکەم لۆ هەردوو لا، ئەو ژمارەی زیاد دەکەم لە لای چەپ و لە لای ڕاست. ئەوها کە زیادی دەکەم لە لای ڕاست، ئەو ژمارە ئێستا پێویستم نییە
هەمووی دەبەمە لای دەستی ڕاست کە دەی بەمە لای دەستی ڕاست دەبیتە کەم 1/4. ئێستا لە لای چەپ دووجایەکی تەواوم بەدەست هێنا کە دووجای تەواو بەدەست دەینم ئیدی تەمەشای ئێرە ناکەم تەنیا تەمەشای ئێکسەکەی دەکەم 2 دانەم هەیە تەنیا و تەنیا یەکەچی دەنووسم لێرەش 2 دانەم هەیە تەنیا و تەنیا یەکەچی دەنووسم لێرە کەمی دادەنێم چونکە لێرە کەمە ئەگەر لێرە کۆبە لێرەش کۆم دادەنا کەواتە یان کەمە یان کۆیە تەمەشای ئێرە دەکەم ئەو ڕادەیە بڕیار دەدا لێرە چ دانێم لە کاتی هەبوونی دووجایتەوە پاشان کە هەموم چاکرد کەوانەی دادەنێم توانی 2 دەکەم لایەکەیدی ئێستا ڕەنگە باشتر وابی ئەو توان 2ی لابم ژمارەکە ببیتە 9/64 ئێرەش ژێرەکەی بکەمە 64 هەتا تاوتوێکی بکەم کەواتە هەردوو ژێرە بووە 64 لێرە ئەوجە ئێستا کە هەردوو ژێرە دەبیتە 64 ژمارەکان لێک دەردەکەم 16 9 لێ بڕوا یەکسان دەبی بە 7 و هێمای کەمیشم هەیە چونکە 16 گەورەترە ئەو کەرتە گەورەترە کەواتە هێمای کەرتە گەورەکە لێرە دادەندرێ ئەوجا کە چاکم کرد ئێرە ئەو کات دەچم هەردوو لای ڕەگی 2 وەردەگرم لۆ هەردوو لای ڕەگی 2 وەردەگرم ڕەگی 2 کە وەردەگرم لۆ لای چەپ زۆر باشە تەنیا ئەو ژمارەیە دەمێنێتەوە ئەو دوو ڕادەیە کە دەیان نووسمەوە x کەم 3/8 لایەکەیدی دەبی کەم و کۆی بنووسم هەمیشە و 7 لەژێر ڕەگ نایەتە دەرێ چونکە دەبیتە ژمارە چی دەی جوان یا نەیهینمە دەرێ باشترە بینووسم وەکو ڕەگی 7 و ڕەگی کەم 1 64 لەژێر ڕەگ بەتەنێ دێتە دەرێ یەکسان دەبی بە 8 ئەوجە ئێستا چ دەکەم لە جیاتی ڕەگی کەم 1 دەنووسم PTI بۆ ئیماجینەری و ژمارەکان ئەو هایان لێدێ ئێستا هەنگاوی دووەم چییە ئەو کەم 3/8 بگوازمەوە لایەکەی دیکە بیبەمە لای دەستی ڕاست بێگومان چونکە کەمە ببورن چونکە ئێرە کەمە ئەو کەمە دەگەڕێتەوە لۆ 3/8 دەبی بە کۆلێرە بەڵام پێویست ناکە بنووسم ژمارەکەی دیش هەز دەکەم ئەگەر ئەو ئایای پێشی ڕەگەکەی بنووسم جوانترە بە ئەوها بینووسم کەواتە ئێستا ژمارەکە ئەوە لێرە تەواو بوو لێرە دەتوانم ئەمن وای دانێم کە ڕەگی هەردوو ڕەگەکەی هاوکێشەکەم دیتەوە بەڵام زۆر کەس ڕەنگە بە تایبەتی ئەگەرە تو پرۆگرامەکی ئینتەرنێت بەکاربینی کە هاوکێشەکەت لۆشی کارکە ڕەنگە ئەو هانووسرابی بەڵام هیچ کێشە نییە لێرە ئەوەش شێوەچی تکەیە لە نووسین گوایە 1/8 هاوبەشە لە مابەینی ئەو ڕادەیە و ئەو ڕادەیە ئەوجا هەردوو شێوەکە ڕاستە کامەت پێ باش بوو پێ جوان بوو ئەوی دەنووسی هەردوو چیان ڕاستن چ ئەوها بنووسی چ ئەوهاش بنووسی ئەمن هەز دەکەم شێوەی یەکەم ئەوەی سەرەوە جوانترە لە شێوەی دووەم چونکە دیارە لێرە هەشت لێرە هەشت باشتر دیارە ڕێگەکانی هاوکێشەکەم چییە ئەوە شیکار ئێستا بێمە لای پرسیاری 31 پرسیاری 31 دیسان ئەو هایە لای وای کردمە 0 هەتا بتوانم ڕەگی هاوکێشەکە ببینمەوە هەردوو ڕەگی گوتمان نابی هیچ هەبی لە تەنشت x تواندوو کەواتە هەردوو لای هاوکێشەکەم دابەشی 3 دەکەم کەم 6 کە دابەشی 3 دەکەم یەکسانە بە کەم 2 و دا کە دابەشی 3 دەکەم
پێویست ناکە وەکو ژمارەی دەی بینوسم هەر ئەوها دەی هێڵمەوە. ئێستا ئەو لایەی دەبی بکەمە دووجایەکی تەواو. دووجای تەواو دیسان دەچم تەمەشای ئێرە دەکەم، ئەو ژمارەی دابەشی دووی دەکەم، لەلایەک ئەوها دوو دابەش دوو یەکسانە بە یەک تواندوو هەر دەکا یەک، کەواتە ئەمن تەنیا یەک تواندوم پێویستە، کەواتە یەک تواندووی زیاد دەکەم لە هەردوو لای، لەو لایە و لەو لایە، و ئەو ژمارەیەشم پێویست نییە دەی بەمە لای دەستی ڕاست، کە دەی بەمە لای دەستی ڕاست یەکسان دەبی بە کەم دە لە سێ. ئێستا ئێرە دووجایەکی تەواوە، واتە تەنیا تەمەشای ئێرە دەکەم، یەک دانەی دەنووسم، یەک دانە لێرە دەنووسم، ئێرەش تەنیا یەک دانەی دەنووسم، بەڵام هێمای کەم دادەنێم چونکە لێرە هێمای کەمم هەیە. کە ئەو هام کرد ئەو جا دوو کەوانەی دادەنێم توانی دووی دەکەم، ئەوە ڕێسای دووجای تەواوە. لایەکەی دی یەکم هەیە، یەک تواندوو هەر دەکا یەک، دەمەوێ یەکی ئەو کەم دەی لە سێی لێ دەرکەم، کەواتە ئەو یەکەی دەنووسم وەکو سێ لە سێ، لەبەر سێم هەڵبژارد چونکە لێرە سێم هەبوو، چونکە ژمارە یەک دەتوانم بنووسم وەکو 4 دابەش 4، 5 دابەش 5، 10 دابەش 10، 1000 دابەش 1000 بە کەیف خۆم. بە گوێرەی ئەوەی لێرە لە ژێرە چم هەیە، سێ لە سێ کەم دە لە سێ یەکسان دەبی بە کەم 7 لە سێ، چونکە لێرە دە لە سێ گەورەترە لە سێ لە سێ، کەواتە کەم 7 لە سێ، کەم 7 لە سێ بێگومان لێرە دەبوایە ئەو هابوایە یەکسانە بە. ئەو جە ڕەگی هەردوو لای وەردەگرم، ڕەگی دوو هەردوو لای هاوکێشەکە، وابزانم لێرە ئەوها دەبووە ئەوها بە ئەوهایە لێکسانیەکە لێرەیە. کە ڕەگی دووی وەردەگرم بێگومان ئەو دووە و ئەو دووە دەڕۆن، تەنیا ئەو ژمارەی ناوکەوانەکەی دەمێنێتەوە لە لای دەستی چەپ. لێرەش کەم و کۆی دادەنێم، ڕەگی کەم 7 دەنووسم وەکو ڕەگی 7 و ڕەگی کەم 1، ڕەگی سێش بە تەنێ لە خوارێ دەنووسم، ڕەگی کەم 1 پاشان دەنووسرێ وەکو PTI، و ئەو کەم یەکەش دەبەمە لای دەستی ڕاست دەبیتە کۆیەک. ئەو جە ئێستا هەردوو ڕەگەکەم دیتەوە بەو جۆرەی، یەک کۆکەم PTI ڕەگی 7 لەسەر ڕەگی سێ، بێگومان دەتوانم تەنیا بنووسم ئەوها یەک ڕەگی بنووسم، هیچ کێشە نییە، ئەوها ڕەگی 7 لە سێ، بەڵام هەستم کرد ڕەنگە ئاسانتروی بنووسم ڕەگی 7 لەسەر ڕەگی سێ، ئەوە تەواو. ئێستا پرسیاری سیویەکیش تەواو، پرسیاری 29 تەواو. هەز دەکەم تۆزێک پرسیارەکان ئاسان نەبوون ئەو دوو پرسیارە، هیوادارم لێرە تۆزێک ئەمن ئاسان کاریم کردبی. ئەگەر بتەوێ ساخکەوە بزانی ڕاستت کردیان نادەتوانی بچیە ماڵپەڕی گوگڵ، لەوێ بنووسی ئەو هاوکێشەی هەموو بنووسین لە یەکێک لە ماڵپەڕەکان کە ئێستا تۆزێک ڕوونی دەکەمەوە دەگەڕێین لەو ماڵپەڕەی کە نووسرایە وۆڵفرام، کلیک لەسەری دەکەین، ئەو جا لێرە ئەو هاوکێشەی کە هەمانە دەنووسین 3x تواندوو کەم 6 PTX کۆوە ژمارە 10 یەکسانە بە 0، بزانین ڕاستمان کردیە یان نا. ئەو جە لێرە کلیک لەسەر یەکسانیەکەی دەکەم، پرسیارەکەی لۆمانشی کار دەکا
و ڕێگەکانیش دەبینیتەوە کە لێرە وەکو دەبینین هەردوو ڕێگەکان دیترایتەوە یەکەچیان یەک کەم PTI ڕێگی 7/3 ئەوی دیش یەک کۆ PTI ڕێگی 7/3 کەواتە هەتا ڕاستمان چاکردیە هەرچەندە لێرە ڕەنگە شێوەی چاکردنەکەی ئەو لاپەڕەیە زۆر ئاسان نەبی بە شوێنیدا بڕۆین، بەڵام دروستیشیان کردیە بەو شێوەیە وەکو دەبینین هێڵە چەماوەکە هیچ کات ئێکسی نابڕی، بەڵام تەنیا بە خەیاڵ بە ژمارەیەکی خەیاڵی. ئەوەش ئەو ماڵپەڕەیە هەتا هەندێک جار ژمارەکان هاوکێشەکانی خۆت ساخکەیەوە بێگومان لێرە X2 هەتا ئەگەر لە تەنیشتیشی بنووسی ماڵپەڕەکە تێدەگا کە مەبەستت X2 بەو جۆرەی دەتوانی بنووسی. وەڵفرام ئەلفا ڕەنگە زۆر کەس لە ئێوەش بێگومان ئاشناییتان هەبی لەگەڵ ئەو سایتە یان ئەو ماڵپەڕە. بگەڕێمەوە لای پرسیارەکان. پرسیاری ژمارەی ئاوەڵ ببینەوە، پاشان هاوکێشە دووجایەکە کە ڕێگەکانی ئەو ژمارە و ئاوەڵەکەیتی بنووسە. هەست دەکەم ئەو پرسیارانە زۆر ئاسان نینە، بەڵام ئاسانترینیان لێرە پرسیاری 32 کە دەتوانم تۆزەکشی کاریکەم. پرسیاری 32 بزانم لە چێ شیکارم کردیا. پرسیاری ژمارە 32 ڕەنگە لێرە پرسیاری 32 پرسیاری 32 ئاوەڵی ئەو ژمارەی ببورن ئاوەڵەکەی واتە ئەگەر لێرە کۆبی ئاوەڵەکەی دەکاتە کەم، ئاوەڵەکەی ڕێگەکەی ئەوەیە. پاشان نووسرایە هاوکێشەکەی ببینەوە. ئەو جۆرە هاوکێشە دووجایانە هەمیشە سێ ڕادەیان هەیە. ڕەنگە هەندێک جار ئەو ڕادەیە بە تەواوی سفر بی، هەندێک جاریش ئەو ڕادەیە سفر بی، بەڵام هیچ کات ئەو ڕادەیە نابی سفر بی، چونکە بەخۆی هاوکێشەی پلە دووە. کەواتە ئەگەر ئەو ڕادەیە سفر بوو کەواتە هاوکێشە پلە دووم نییە، بەڵام لێرە چونکە هاوکێشەی پلەی دووە کەواتە ئەو ڕادەیە هیچ کات نابی سفر بی، کەواتە ئەو ژمارەی لکاوە بە X2 هیچ کات نابی بکاتە سفر. لێرە کە دەبینم ڕێگەکەم هەیە بەشە خەیالیەکەی هەیە، یەکەچان کۆیە یەکەچان کەمە، بەڵام بەشە ڕاستیەکەی کە لێرەیە سفرە. ئەگەر هاتوو ڕێگەکەم هەبوو بەشە ڕاستیەکەی سفر بوو کەواتە یەکسەر دەبی بزانم ئەو بەشەی دەکاتە سفر، تەنیا ئەو بەشەم هەیە لەگەڵ ئەو بەشەی ئێرە کە هیچ ئێکسی پێوە نییە. ئەوە زانیم کەوا بوو ئێستا دەبی ئەمن بگەڕێم بزانم هاوکێشە سەرەکیەکەم چەندە. هاوکێشە سەرەکیەکەم 100% هەمیشە دەبی ئێرە ئەو ژمارەی لکاوە بە X2 ژمارە یەکبی، کەواتە یەکسەر دەزانم X2 هەیتم ئێرەش یەکە، پێوی ناوێ بنووسم یەک. ئەو جا ئێرە سفرە، ئەوە زانیم هیچ نانووسم، ئەدی ئێرە چەندە، ئێرە دەبی بزانم چەندە. چونکە لێرە تەنیا PTEم هەیە بە تەنێ، هیچ ژمارەك لە تەنیشتی نییە، کەواتە ئەو ژمارەی لکاوە پێی ژمارە یەکە، کەواتە دەنووسم کۆ یەک، ژمارە یەکە، یەکسانە بە سفر، کەواتە هاوکێشەکەم لە ڕاستیدا ئەو هابووە X2 کۆ یەک. ژمارەکەی ئێرە هەمیشە ژمارە چی؟ ئەگەر هاتوو ئەمن
هاوکێشەکانم کردبووە دووجایەکی تەواو کەواتە ژمارەکە هەمیشە پۆزیتیڤە. ژمارەی ئێرە پۆزیتیڤە، بەڵام ئێرە هەندێک جار نێگەتیڤە، هەندێک جار پۆزیتیڤە، هەندێک جار کۆیە، هەندێک جار کەمە، بەڵام ئێرە هەمیشە کۆیە، چونکە ژمارەکانی خۆم کردیتە دووجایەکی تەواو. هەوڵمدایە ئەو لایە ببیتە دووجایەکی تەواو، کەواتە لێرە ئەو هابووە هاوکێشەکەم ئێکس توان و کۆ یەکسان بووە بە سفر. ئێستا بێمە لای پرسیاری 33. پرسیاری 33 ئەگەر تەماشایکەین لێرە 33 یەک لە ڕێگەکانم هەیە، ڕێگەکەی دی چەندە؟ ئێستا دەبێ بینمەوە، بەڵام یەک لە ڕێگەکانم هەیە کەم ڕێگەکەی دی کووە؟ ئاوەڵەکەی دەبینمەوە. من ئاوەڵەکەی هەروەکو لێرە دوو بەشە، ئەو بەشە ڕاستەکەیە، ئەو بەشە ڕاستەکەیە، ئەو بەشەش بەشە خەیالیەکەیە. ڕێگەکەی دی بەشە ڕاستەکەی هەروەکو ئەو بەشە ڕاستەیە، بەڵام بەشە خەیالیەکەی تەنیا هێمایەکەی وەکووی نییە، دەنا هەموو شتەچی وەکوویەکە، دوو PTI. کەواتە وەکو ئەوەی وایە ئەمن ڕێگەکەم هەبی، ڕێگەکە ئەو هایە X یەکسانە بە کەم ڕەگی 3 دابەش 2 کەم و کۆ 2 PTI. دەچم بگەڕێم بزانم ئایا دەتوانم هاوکێشەکەی ببینمەوە یان نا. گوتمان هەردوو ڕێگەکەم دیتەوە، ئێستا ئەوە یەکە چیانە، ئەوەش ڕێگەکەی دیە، بەڵام لێرە ئەمن لەبیرم چووە، ڕەنگە لەبیرم چووبی لەبیرم چووە ڕێگەکەی بنووس، دابەش 2 دەبا ڕێگەکەشم نووسی بە، ڕەگی 3 نەنووسی، هەر نووسیتم 3 دابەش 2 بزانم، بەڵێ هەر نووسیتم 3 دابەش 2، کەواتە ئەم دەبێ ڕێگەکەش بنووس ببورن. لێرە دەبی ئەوە کەم 3 دابەش 2، چونکە ڕێگەکەش دەبی بنووس، نابی لەبیرم بچی. کەم 3 دابەش 2. ئەوجە ئێستا دەبی لێرە دیسان ڕێگەکەی بنووسم، کەم 3 دابەش 2 لێرەش دیسان بنووسم، کەواتە هەمووی توانین بڵێن لەسەرەوە دەبی چاکەمەوە. ئەمە چ دەکەم ئێستا کە زانیم ڕێگەکان کەم 3 دابەش 2 وەکو ئەوەی وایە لە سەرەتاوە لە کۆتایی بگەڕێمەوە دوایە، وەکو ئەوەی وایە ئەمن پرسیارەکان شیکار کەم، بەڵام لە دوا هەمین شت بگەڕێمەوە لای پێشەوە. ئەگەر من ڕێگم هەبوواتە ئێکس کوو بووە، ئەو ژمارەی دەبەمە لای دەستی چەپ، کە دەیبەمە لای دەستی چەپ کەمەکە یەکسان دەبی بە کۆ، ئەو کەمەی ئێرە دەبیتە کۆ، چونکە ژمارەکەی دەگوازمەوە لای دەستی چەپ. کەمەکە بووە کۆ، پاشان هەردوو لای توانی 2 دەکەم، ئەوە هەردوو لای توانی 2 دەکەم، کە هەردوو لای توانی 2 دەکەم وەکو ئەوەی وایە 2 کەوانم هەبی لێکیان دەدەم. ئێستا کەوانەکان لێک دەدەم، X جاران X، ئەو Xەی ئێرە لێکی دەم لەگەڵ X دەبیتە X توان 2، پاشان ئەو دوای لێک دەدەم لەگەڵ ئەو Xە و لەگەڵ ئەو ژمارەیە، کەواتە دەبیتە 2 جاران لێرە، چونکە دەبی چاچی کەم ڕەشی کەمەوە، وەکو ئەوەی وایە ئەو های لێبێ 2 لێکی بدەم لەگەڵ ئەو های لێدێ،
پاشان ئێرەش نابیتە سێ دەبیتە ڕەگی سێ دابەش چار. ئێرەش دەبیتە ڕەگی سێ ڕەگی سێ جاران ڕەگی سێ دابەش چوار. ڕەگی سێ جاران ڕەگی سێ کەواتە تەنیا دەبیتە سێی تەواو. ئەوها چونکە ڕەگی سێ تواندوو دەبیتە سێی تەواو دابەش چار. لێرەش ئەو دووە لەگەڵ ئەو دوای ئەوەی ڕاستی بیت دەڕوە تەنیا ڕەگی سێ دەمینێتەوە کەواتە تەنیا ڕەگی سێ دەمینێتەوە جارانی ئێکس. لەو لایەش چی لێ دێت دووەکە دەبیتە چار و پیتی ئای یەکسان دەبی بە ئای تواندوو. ئەوجا ئێستا ئەوانە دەبی ڕەشکەمەوە لە نەو پاش ئێرە ڕاستە کاتە ئێرە دەبی چاکەم ڕەشی کەمەوە ئێرەش چاکەم. ڕەگی سێ لێرە و لێرەش سێ دابەش چار. لەو لایەش پیتی ئای تواندوو واتە کەم یەک جاران چار یەکسانە بە کەم چار. وەکو ئەوەی وایە بگەڕێمەوە. ئەوجا ئێستا ئەگەرە من نەمەوێ ئەو چارە لێرە هەبی هەردوو لای هاوکێشەکەی خۆم لێک دەدەم لەگەڵ چار کە لێشی دەم لەگەڵ چار وەکو ئەوی وایە ئێرە ببیتە چار ئێکس تواندوو ئێرەش لە جیاتی 12 دەبیتە چونکە من لە بیرم چوو بوو دەبیتە چار لێرە دەبی چاچی کەم ئەو 12 لابم ئەوش لابم وەکو ئەوەی وا ببیتە کۆ چار ئەوهای لێدێ. لێرەش دەبیتە تەنیا سێ دەمینێتەوە کەواتە تەنیا پیتی سێ تەنیا ژمارە سێ ببورن ئەوهای لێدێ. ئەوجا ئێستا چ دەکەم چونکە جارانی چارم کرد هەردوولا کەواتە ئەو چارەی ئێرەش دەبیتە 16 16کەی کە بین مەلایەکەی دی یەکسان دەبی بە کۆ 16 ئەوەم ڕاستە هەتا لایەکەی دویتە 5 ئێستا بە ئەوانە بسڕمەوە هەتا لە نوێەوە ژمارەکەی چاکەم بنووسمەوە. 4 ئێکس تواندوو کۆ 4 ڕەگی سێ 16 و سێش کۆکەمەوە یەکسان دەبی بە 19 یەکسانە بە 0. ئایا ئەگەرە من بچم ئەو ئێکسەکەشم نابی لە بیرچی بێگومان لێرەش ئێکسم هەیە بچم زانم ئەو ژمارەی دانێم ئایا بەڵام ڕەگەکەی دانێم بەو تەختە کلیلەی خۆم ناتوانم ڕەگی بنووسم بەداخەوە کەواتە ناتوانم بزانم ماڵپەڕەکەی بەکاربینم بزانم ڕاستم کردیا یان ڕاستم نەکردیا بەڵام هیوادارم هەتا ڕادەک ڕاستم شیکار کردبی. ئەوها هاوکێشەکە. ئێستا بێمە لای پرسیاری ئەوە 33 بوو بچمە لای پرسیاری 34. پرسیاری 34 ئەو ژمارەم هەیە ڕێگەکەی دیکەی ئاوەڵەکەی چەندە ئاوەڵەکەی ئێرە ئەو بەشەی هەروەکو خۆی دەنووسمەوە بەشەکەی دی دەبیتە کۆ دوو وابزانم ئەوە فاریزەیە لێرە ئێستا بە فاریزە ئەو هادەنووسن چونکە لە دەوڵەتەکە تا دەوڵەتەک جودایە فاریزە لە سویدی ئەو هادەنووسێ وەکو کوردی بەڵام لێرە پۆینت واتە فاریزەیە 2.5 پیتی ئای ئەوە ڕێگەکانم هەردووک دیتەوە ئێستا بتوانم هاوکێشەکەی ببینمەوە بزانم لە چێ هاوکێشەکەم چا کردیە پرسیاری 34.
بزانم لێرە ڕەنگە چام کردبی نا لێرە نییە، لێرە ڕەنگە چام کردبی لێرەیە. ئەو هام دروست کرد. ئەوجا ئێستا وەکو ئەوەی وایە ئێکسەکە ئەو هابی، چونکە لێرە کۆیەکە لەلایەکەی بوویتە کەمیەک، لێرەش کۆ کەمی دەنووسم. ئەوجا ئێستا هەردوو لای هاوکێشەکە توانی دووی دەکەم، ئەوها بەو جۆرەی وەکو دەبینن، پاشان دەیکەمەوە ئەو هەردوو کەوانەکە دەبیتە ئێکس توان دوو کەم دوو ئێکس کۆیەک، لایەکە دیش 2 فاریزە 5 جاران 2 فاریزە 5 یەکسانە بە 6 فاریزە 25 ئای توان دووش دەنووسم، پاشان ئای توان دوو چونکە یەکسانە بە کەمیەک ژمارەکە ئەو های لێدێ، لایەکە دیش ئەو هایە. ئەوجا ئێستا ئەو ژمارەی دەبەمە لای دەستی چەپ، کۆی دەکەمەوە لەگەڵ یەکسان دەبی بە 7 فاریزە 25. ئەگەر نەمەوێ 7 فاریزە 25م هەبی، چونکە 7 فاریزە 25 یەکسانە بە 29 دابەش 4، دەتوانم هەموو هاوکێشەکەی لێک دەم لەگەڵ 4 هاوکێشەکە ئەو های لێ بێ 4 ئێکس توان دوو کەم 8 ئێکس کۆ 29 یەکسانە بە 0. با بچم بزانم لە ماڵپەڕی وەڵفرام بزانم ئەگەر ئەو هاوکێشەم نووسی ئایا ڕێگەکانم وەکو ئەو دوو ڕێگەیە یان نا. ئەوها کەواتە دەچم هاوکێشەکەی دەنووسم 4 ئێکس توان دوو کەم 8 ئێکس کۆ 29. یەکسانە بە 0. ئەوجا ئێستا بزانم کۆم کردیە. تەمەشا دەکەین کە دەبینین ڕاستە، 1 کەم 5 دابەش دوواتە 2.5 و 1 کۆ 5 دابەش دوو واتە دیسان ڕاستە. کاتە گەڕامەوە هاوکێشە سەرەکیەکە، ئەو جارەی لە کۆتایی دەچینەوە سەرەوە، کەواتە ڕاست بوو. ئێستا بێمە لای دووهەمین پرسیار و بزانم پرسیاری 35 ئاوەڵەکە یەکەم شت ببینمەوە، ئەو لایە ڕاستەکەی وەکو خۆی بینوسمەوە، لایە چەپەکەش تەنیا دەکەمە کەم، واتە کەم 1 کەم ئای دابەشدا. ئەوە ڕێگەکەی دیکەیە، چونکە تەنیا لای ئیماجینێریەکە دەگۆڕێ هێمایەکەی، لای ڕاستەکە وەکو خۆیتی. ببورن. ئێستا ئەمن بینم لێکدانەکەی بکەم لە چێ نووسیتم، لێرە نووسیتم. کەواتە وەختی خۆی کاتی خۆی ئەو هابووە ڕێگەکە ئەو هانووسرایە. ئێستا ئەو کەمیەکەی دەبەمە لای دەستی چەپ دەبیتە کۆیەک، هەردوو لای هاوکێشەکە توانی دووی دەکەم، کەوانەکان دەکەمەوە ئەو های لێدێ، لایەکە دیش ئای توان دوو دابەش دا توان دوو واتە 100. ئەوجت پاشان بێگومان ئێرە دەبیتە کەم 1% چونکە لێراوە کەمیەکە، بەڵام کەم 1% کە دەیبەمە لای دەستی چەپ دەبیتە کۆ 1%. کۆ 1% کۆ دەکەمەوە لەگەڵ یەکیش دەتوانە بنووسم وەکو 100%، کە کۆی دەکەمەوە لەگەڵ 1% یەکسان دەبی بە 101%. کەواتە هاوکێشەکەم ئەو های لێدێ. ئەگەر حەزم لێ نەبوو 100 لە خوارێبی هەمووی هاوکێشەکەی لێک دەدەم لەگەڵ 100 ئەو های لێدێ. ئەوجا ئێستا دەچم ئەو هاوکێشەی دەنووسم بزانم ڕاستە یان نا. 100 ئێکس توان دوو کۆ 200 کۆ 101.
سەد ئێکس تواندوو یەکسانە بە سفر. بزانین ڕاستە یان نا. بزانم چی دروست کردیە لۆمان. ڕاستە ئەوە هەردوو ڕەگەکەیە کەمێک وەکو خۆیتی هەردووچی جارێک کەم جارێک کۆ ئەو پیتە ئیماجینەری دابەشدا کەواتە ڕاستە. خوێندکاری ژیر هیوادارم تۆزێک سوودی هەبی ئەو وانەیە هەرچەندە ئەمن هەڵەکیشم کردبوو بەڵام توانیم ڕاستی کەمەوە بەڵام زۆر دڵنیانیمە لەوەی کە ڕاستم چاکردبی چونکە لە کاتی قسەکردن و بیرکردنەوە و نووسین ڕەنگە هەڵەی بکەم دەبی ئەمن ئەو جۆرە پرسیارانە بەتەنێ شیکارکەم چونکە لە کاتی بیرکردنەوە ئەوەی ڕاستی بی ئەمن ناتوانم قسەش بکەم بیریش بکەمەوە بە تایبەتی ئەگەر پرسیارەکان زۆر ئاسان نەبن. هەندێک کەس دەتوانی بەڵام ئەمن زۆر باش نیمە. هیوادارم هەڵم نەکردبی ئەگەر هەڵم کردبوو ئەوە پاشان لە کۆمنت دەنووسم کە هەڵەکە لە چێندەرە. ئەگەر ڤیدیۆیەکەم دووبارە نەکردەوە لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژین.